بینەرانی ئازیزی NRT ئەم کاتتان باش. تاوتوی ئەمڕۆمان تایبەتە بە قسەکردن لەسەر دانیشتەکانی پارلەمانی کوردستان و ئەو پرۆژە یاسایانی کە گفتوگۆیان لەبارەوە کراوە و پەسەند کراون. هاوکات هەوڵ دەدەین چیش بخەینە سەر هەڵوێستی پارلەمانتارانی ئۆپۆزیسیۆن سەبارەت بە زیادکردنی ئیمتیازاتی پارلەمانتاران. بۆ قسەکردن لەسەر تەوەری ئەمڕۆمان لە شاری هەولێرەوە میوانداری نەریمان عەبدوڵڵا پارلەمانتاری فراکسیۆنی گۆڕانمان کردو. بەڵێ کاک نەریمان ئەم کاتت باش و بەخێر بیت گەر بکرێ بۆمان ڕوون بکەیتەوە دانیشتنی ئەمڕۆ سەبارەت بە چی بوو گفتوگۆ لەبارەی چیەوە کرا؟ بەڵێ ئەمڕۆ لە بەرنامەی پەرلەمانی کوردستانە ژمارەیەکی زۆر لە پرۆژە یاسا خوێندنەوەی بۆ کراوە. پرۆژە یاسایەکیش بە ناوی پرۆژە یاسای ماف و ئیمتیازاتی زیندانە سیاسی کوردستانەکان خرایە بەرنامە و وە گفتوگۆشی لەسەر کرا و ناونیشانەکە و مادەی یەکەم گفتوگۆی لەسەر کراوە تاوەکو ئێستا، بەڵام بڕیاری یەکلاکەرەوەی هێشتا لەسەر نەدراوە. بەڵێ کاک نەریمان سەبارەت بە بڵین پرۆژە یاسای ماف و ئیمتیازاتی زیندانە سیاسیەکانی کوردستان بڵین پێشتر خوێندنەوەی یەکەمی بۆ کرا، ئێستا ڕێکارەکانی ئەو پرۆژە یاسایە گەشتووە بەکوێ؟ ڕێکارەکانی پرۆژە یاساکە بە شێوەیەکی خێرا پێشکەش کراوە، بە شێوەیەکی خێراش گفتوگۆی لەسەر کرا. لە کاتێک ئەمە پرۆژە یاسای زۆرمان هەیە کە پێشتر و هەیە بە ساڵێکی بەسەراتی پەڕێوە نەخراوەتە بەرنامەی کارەوە، بەڵام بە هەر حاڵ ئەو پرۆژە یاسایە کە باشە پەیوەندی بە ژیانی شەریحەیەکی هەرێمی کوردستانەوە هەیە کە لە ڕۆژگارێکی خەبات و خەباتی ڕزگاری خوازی گەلی کوردە زیانیان بەرکەوتووە، زیندانی کراون و ئازاریان چەشتووە. ئەمە پرۆژەیەکی باشەوە بۆ بەرژەوەندی ئەوان کارێکی خراپ نییە و لە حکوومەتی عێراقیش لە ساڵی 2008ەوە پرۆژە یاسایەکی هاوشێوەی ئەم پرۆژە یاسایە دەرچووە و زیندانە سیاسیەکانی حکوومەتی عێراقی سوودی لێ دەبینن و ئەو زیندانە سیاسیانەی هەرێمی کوردستانیش کە لە ناوچەدا بڕاوەکانن ئەوانش بە هەمان شێوە سوودی لێ دەبینن و ئەم پرۆژە یاسایە گرنگیەکی خۆی هەیە کە ئەمە گەڕانەوەی پاداشتێکە بۆیان و ئەو ئیمتیازاتانەی کە لە پرۆژە یاساکەدا هاتووە خراپ نییە، بەڵام تەمەناکەین باشتر بێ و بەلای کەمەوە لە ماف و ئیمتیازاتی زیندانە سیاسیەکانی حکوومەتی فیدرالی کەمتر نەبێت. بڵێ هیچ گۆڕانکاریەک بڵێن یاخودی جیاوازیەکی دەبێت لەگەڵ بڵێن یاسای ژمارە 4 عێراقدا ئەو پرۆژە یاسایی کە لە پارلەمانی بەڵێ جیاوازی دەبێ. ئێمە چەند پرۆژە یاسایەک پێشکەش کرا، 3 پرۆژە یاسا بوو. یەکێکیان ئەو پرۆژە یاسایە بوو کە لایەن ئەندامانی پەرلەمان و ڕێژەی یاسایی پێشکەش کرا بوو کە نەفاز بەو یاسایە بدرێت کە جەنابەت ئاماژەت پێدا، بەڵام لەبەر بارودۆخی زروفی هەرێمی کوردستان و جیاوازی هەندێک جیاوازی هەردوو لژنەی یاسایی و لژنەی دارایی پێشنیاران وا بوو کە پرۆژە یاسایەکیش لە حکوومەتی عێراقیەوە هاتبوو و پرۆژە یاسایەکی تریش هەبوو لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە. پرۆژە یاسایەکی لێ دروست کرا و ئێستا لە گفتوگۆکردندایە لە بەردەستی ئەندامانی پەرلەمان و ئەمڕۆ ئەو پرۆژە یاسایە لە مادەی یەکەما و لە ناو نیشانەکە گۆڕانێکی بەسەرا هات. ماف و ئیمتیازاتی زیندانە سیاسیەکان بوو، بەڵکو مافەکەی لێکرایەوە بۆ ئیمتیازاتی زیندانە سیاسیەکان و معتەقەلینی سیاسی، واتە گیراوانی سیاسیش کە پێشتر تێدا نەبوو، بەڵام بە پێی ڕێی من لێکردنەوەی مافەکە هەڵەیەکی یاسایی بوو. لەبەرەوە تۆ ئەبێ پێشوەخت ماف دەستنیشان بکەی پاشان ئیمتیازات و ئیمتیازاتیش زیاتر لایەنە مادیەکە دەگرێتەوە و مافەکە لایەنە معنەویەکەش دەگرێتەوە و هەندێک جار ئەمانە پێویستن بە مەدالیایەکە بە ڕێزلێگرتنێکی تایبەتە کە ئەوانە مافی تایبەتیە. بەرحاڵ ئەندامانی پەرلەمان بە زۆرینەی دەنگ ئەویان پەسەند کرد کە مافەکەی لێکرایەوە و هەروەها لە مادەی یەکەمە لە برگەکانی بە چەند خاڵێک هاتبوو باس لە زیندانە سیاسیەکانی ئەنفالکراوەکان نەکرابوو کە ژمارەیەکی بەرچاومان هەیە لەو خەڵکانە کە زیانێکی زۆریان بەرکەوتووە و ئازارێکی زۆریان چەشتووە، ئەوش بەهۆی پرۆسەی ڕزگاری خوازی گەلی کوردستانەوە بووە و لەلایەن ڕجەمی بەعسەوە براون بۆ زیندانەکانی نوگرە سەلمان و شوێنەکانی ئەرعەر و شوێنەکانی تری هەرێمی سەحراکانی حکوومەتی عێراقی کە ڕەزارەتێکی زۆر گەوریان. ئێمە پێشنیارمان کرد لەلایەن ئەندامانی پەرلەمانیشەوە پشتگیری کراوە بە کۆی دەنگ بڕیادرا کە زیندانە سیاسیەکانی ئەنفالکراوەکانیش بگرێتە خۆی و هەروەها پێشنیارێکی تریش کرا بە هەمان شێوە کە پێویستەکە زیندانە سیاسیەکانی هەرێمی کوردستان کە بەهۆی شەڕی ناوخۆوە گیراون بە هەمان شێوە دەنگی هێنا کە ئەویش
بە جۆرە لە جۆرەکان لە سیاغەکە جێی بکرێتەوە لەبەرەوە ئەوانیش ئازار و ئەشکەنجیان بینیوە و هەروەها بەڵام بە کۆی دەنگیش ئەوەش پەسەند کرا کە تێیدا دابنرێت پاشان تەمان لەلایەن ئۆپۆزیسیۆن و پێشنیار کراوە لەلایەن هەندێک لە ئەندامانی پەرلەمان و بەتایبەت جێگیری سەرۆکی پەرلەمانیش پشتگیری لێکردووە داکۆکی لێکردووە بە کۆی دەنگیش بڕیار درا کە ئەو زیندانە سیاسیەکانیش بگرێتەوە لەبەرەوە وەکو لە ڕووە ئینسانیەکەەوە حەقی خۆیانە بەڵام تاوەکو پێش بەرنامەکە کە من بێن بۆ لای جەنابتان هەستمان کرد کە ئەندامانی پەرلەمان لە لیستی دەسەڵات پەشیمان بوونەتەوە لەو پێشنیارە لە کاتێکە بە کۆی دەنگی هێناوە ئەمە خۆی لە خۆیدا هەر گۆڕانکاری تێدا مخالفەی ئەو دەنگدانەیە و کەمکردنەوەی ڕێزی دەنگە لە ناو لە پەرلەمانەوە شکاندنی پەیڕەوی ناوخۆی هەر مۆزوعەیە کە دەنگی هێنا ئەبێت تێدا جێ بکرێتەوە گفتوگویان لەسەرەوە بوو کە ئەمە ئەگەر بێت و ناونیشانی زیندانە سیاسیەکان کە ئەوانن کە لە سەردەمی نیزامە قەمعیە یەک لە دوایدەکانی حکوومەتی عێراقیە زیندان کراون ئەگەر ئەبێت و ئەمەی تێدا دابنین بە بەراوردێک ئایان شوبهان کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتەکانی پێشووی عێراق ئەمە ئەبێتە هۆی بەراوردێک لە کاتێکە ئەمە خوێندنەوەیەکی هەڵەیە یعنی بۆ مانایە نییە کە حکوومەتی هەرێم قارەنەکەی بە حکوومەتە دیکتاتۆرەکانی عێراقی بەڵکو ئێمە لە شەهیدانیشە ئێمە کە باسمان لە شەهیدانی ڕێگای ڕزگاری گەلی کوردستان کردووە شەهیدانی شەڕی ناوخۆش بە هەمان شێوە هەمان ماف و هەمان امتیازاتیان هەیە ینی لە شەڕی ناوخوا پێشمەرگەیەک شەهید بووە یەکێکی گیراوە شەهیدەکە مافی خۆمان پێداوە کۆ شەهیدانەی کە لە ڕێگای ڕزگاری خوازی گەلی کوردستان شەهید بووە و بەراوردیش نەکراوە لە بینی نظامی کوردی و بە نظامی بەعسیەکان یان حکوومەتە داگیرکەرەکان یەک لە دوایدەکی عێراق بەڵێ پێویستەکە کە زیندانە سیاسەکەش مافی بۆ بگەڕێتەوە تەمەنا ئەەکەم کە ئەو پەشیمان نەبنەوە و ئەوە پێویستەکە لە ڕووە ئینسانیەکەەوە حەقیانە ئەمانە مافیان پێشر کراوە مناڵیان هەیە و پێویستیان بە ژیانە ئەو امتیازاتیان بدرێتێ بەڵێ کاک نەریمان سەبارەت بە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم ئایا هیچ وادەیەک دیاری کراوە بۆ ئەوەی گفتوگۆ لەبارەی هەموارکردنەوەی ئەو پرۆژە یاساوە بکرێت بەڵێ لە پرۆژەکەی ئەمڕۆ پێشکەش کراوە بەڵام ئەوە خوێندنەوەی بۆ کراوە و لە داهاتووە بە لژنەکان دەدرێت و لژنەکان دوای گەڕانەوەی راپۆرتی خۆیان دەخرێتە بەرنامەی کارەوە پێم وایە دەکەوێتە دوای ئەو عوتڵەی کە پەرلەمانی کوردستان تێی دەپەڕێنێ یان ئەشکرێ بە پێی زەرورەتی ئەوەی کە هەڵبژاردنەکان نزیکە ئەکرێ بە کۆبوونەوەی ئێستسنا ئەو گۆڕانکاریانە لەو پرۆژە یاسایانە بکرێ گەر پێویستی کرد. بەڵێ کاک نەریمان وەکو دەزانین دەبێت بەلانی کەمەوە 120 ڕۆژ پێش بڵین ئەنجامدانی هەڵبژاردنەکە پرۆژە یاساکە یا با بڵین یاسا هەموارکراوەکە بگاتە بڵین کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق. ئایا ئەمە ممکنە لە ئێستادا؟ من پێم وایە هەرچۆن تعدیلی بکەین هەرچۆن هەمواری بکەینەوە پێویست ئەکا بە درێژکردنەوەی ئەو مودەیە کە دانراوە و لە کاتی خۆیان پێم وانە کە بتوانین ئەنجامی بدەین لەبەرەوە پێویستی بە مودەیەکی باشەیە بۆ گفتوگۆکردن و تاوتێکردنی ئەو بابەتەوە و بابەتێکی هەستیارە بەڵام لە هەر کاتێکا دەربچێ ئەبێ حیساب بۆ مودەیە بکرێ لە تەجیلکردنی ماوەی هەڵبژاردنەکان بۆ ئەوەی لە ڕووی قانونیەوە بگونجێ لەگەڵ ئەو مودەیە کە جەنابەت فەرمووت. بەڵێ کاک نەریمان بە شێوەیەکی گشتی ئێوە وەکو فراکسیۆنی گۆڕان یا با بڵین فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن بە شێوەیەکی گشتی تێبینیتان چییە لەسەر ئەو یاسایە؟ تێبینەکان ئەگەر بە شێوەیەکی گشتی باسی کەین ئەکرێت زۆر هەڵبگرێت بەڵامەکو ئەو پرۆژە یاسایە لە قۆناغێکە نووسراوەتەوە یا کاری پێکراوە دەرچووە ئێستا جیاوازی هەیە ئەو قۆناغێکی تایبەت بووە بە دوو دەسەڵاتی تایبەت سەر بە ئەم دوو حزبی دەسەڵات زیاتر قووەتی جەماوەریان لە ناو هەرێمی کوردستانە هەبووە و ئێستا ئۆپۆزیسیۆن هەیە بۆیە ئەو کاتە ڕێی ئۆپۆزیسیۆن نەبووە و قۆناغەکەش قۆناغێکی تایبەتە و تێپەڕێنراوە و لە کۆمەڵە ڕووەوە کەمە کورتی ئەوەی هەیە ئەو پرۆژە یاسایە ئێمە لە حکوومەتی عێراقیە بەپێی دەستور یاساکانمە نابێت پێچەوانەی یاساکانی حکوومەتی عێراقی بێت لە حکوومەتی عێراقیە یاساکان بە هەڵبژاردن بە لیستی کراوەیە لە لای ئێمە بە لیستی داخراوە یان نیمچە داخراوە بۆیە پێویستەکە ئەمانە گفتوگۆی لەسەر بکرێ و ئەبێ بە شێوەیەکیش دای بڕێژینەوە کە هەموو لایەنەکانی سیاسی ڕۆڵ و لایەنەکانی سیاسی و کۆمەلگای مەدەنی و ئەوانەی کە پێویست ئەکات لە بواری هەڵبژاردنە کە بەشداری بکەن بۆ مراقەبەکردنی هەڵبژاردنێکی نەزیه و پاک ئێمە
مێژووی ڕابردوویەکی تاڵمان هەیە لە تەزویر و لە گزیکردن لە هەڵبژاردنەکانە و پێویست ئەکا چەند لەمپەر چەند بربەس دابنرێ بۆ ڕێگرتن لە تەزویرکردن پێویست ئەکا لەم یاسایە ئاماژەی پێ بدرێ و لیجانەکان و ئەو تەشکیلاتانەیش کە هەیە پێویستەکە گۆڕانکاری تێدا بکرێ بۆ ئەوەی بە هەمومان بتوانین هەڵبژاردنێکی نەزیه و پاک جێگەی متمانەی جەماوەرەکەمان بینە کایەوە کە ئەمە زۆر هەڵەگرێ لە ناو پرۆژە یاساکان لە بەندەکانە قسەی لەسەر بکرێ ئەکرێ بەو شێوەیە بێکە کە جێگەی متمانە بێ هەڵبژاردنێک دەکرێت و لە ڕابردوودا ئێمە بینیمانە لە زۆربەی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانە هەر سێ پارێزگای هەرێمی کوردستان دەچنە لیستی ڕەشەوە کەواتە ئەمە لە خۆیەوە نەچۆتە لیستی ڕەشەوە دەستکاریکردن و پاشان گزیکردن و هەروەها بەکارهێنانی پارە و ماڵی گشتی بۆ بەرژەوەندی دوو حزبی تایبەت ئەمە ڕەنگی داوەتەوە و نان بڕین و دەرکردن و هەڕەشەکردن لە معارزین و هەروەها بێلایەن نەبوونی هێزەکانی پۆلیس و ئاسایش و پێشمەرگەواتە هێزە چەکدارەکان و هەواڵگریەکان بەلایەنی یەک لایەنی تایبەتە کە ئەمە مصداقیەتی هەڵبژاردنەکان ئەخاتە مەترسیەوە و هەروەها ئەم هێزانە ئەبێ بە شێوەیەک بێ کە لەلایەن خەڵکانێکەوە ئیدارە بدرێن و چاودێری بکرێن کە نەبنە تەرەف لە ململانە سیاسیەکانە کە لە ڕابردوودا بەڕاستی ئەم هێزانە خۆیان بەشێک من لە کێشەکانی شەڕی ناوخۆ ئێمە ئەبێ وا بکەین لە داهاتوودا ئەمانە ببنە بەشێک لە حەلی کێشەکانی شەڕی ناوخۆ و ئەنجامدانی هەڵبژاردن و بەرەو دیموکراتی بردننی هەرێمەکەمان کە ئەمە خۆی بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگە لە مصداقیەتی نێودەوڵەتی بە مافەکانی گەلی کورد ئەگەر بێت و ئێمە لە هەنگاوەکانی دیموکراتی پەشیمان ببینەوە کە ئەمە زیانێکی گەورە و چارەنووساز بە گەلی کورد ئەگەیەنێ ئەگەر پشتیوانی نێودەوڵەتی ئێمە لە دەست بدەین بەهۆی بە ئاقاربردنی دیموکراتی بەلایەنێکی خراپە. بەڵێ کاک نەریمان وەکو دەزانین ژمارەی پاسەوانانی بڵێن پارلەمانتاران لە 3 کەسەوە بۆ 4 کەس زیاد کرا. هەڵوێستی فراکسیۆنی گۆڕان لەو بارەیەوە چی بوو؟ هەلوەستی فراکسیۆنی گۆڕان هەروەکو فراکسیۆنەکانی تر جیاوازی ڕێی تێدا بوو هەر کەس ئازاد بوو کە چۆن قسە لەسەر ئەو پرسە دەکا هەبوو لەگەڵ ئەوە بوو ئەستان هەر پەرلەمانتار پاسەوانی نەمێنێ هەبوو لەگەڵ ئەوە بوو وەکو خۆی بمێنێتەوە هەبوو لەگەڵ ئەوە بوو چوارەکە ئاساییە و لە هەمان لە لیستەکانی دەسەڵات و لە لیستەکانی ئۆپۆزیسیۆنەکانی تریش هەمان ئەو جیاوازیانە هەبوو لە ئەنجامە زۆرکردنی پاسەوانەکانی پەرلەمانتاران دەنگی زیاتری هێنا و هەندێک بۆچوونیش لەسەر ئەوە هەبوو کە ئێستا 3 پاسەوانە سیستەمی دەوامکردنی پۆلیسیش 15 ڕۆژ بە 15 ڕۆژە ئەگەر دوانیان دەوام پێ بکەی واتە سایقێک و پاسەوانێک بۆ 15 ڕۆژەکەی تر یەک سایقتەن هاتوانە لەگەڵ پەرلەمانتارە بۆ پێی کە لە ڕووی ژمارە و لە ڕووی عەدەدەوە تەنسیق نییە لە بەکارهێنانی ئەو 4 پاسەوانە دەنگی زیاتری هێنا. بەڵێ کاک نەریمان مەسەلەی زیادکردنی بڵێن پاسەوانەکان لەلایەن چ فراکسیۆنێکیان لەلایەن چ لایەنێکەوە گەڵاڵە کرا ئەو باسە؟ ئەمە لەلایەن لیجانەکانەوە پێشکەش کرا لایەن لجنەی یاسایی و لایەن لجنەی ناوخۆشەوە بە زۆرینەی دەنگ ئەوە هەبوو پاشان لە کاتی گفتوگۆ مناقەشەکردنیشتا تێکەڵاوی هەبوو لەسەر ڕێی هەبوو ڕێی لەسەر ئەوە بوو ببێ بە 6 و زیاتریش بێ و هەبوو لەسەر 4 هەبوو لەسەر 3 هەبوو لەسەر نەمانی بۆیە ئەمە بڕیاری یەکلاکەرەوە نەبوو لایەن هیچ فراکسیۆنێکەوە بۆ تەئیدکردنی ئەم ڕێک کە ئەڵم لە ناو فراکسیۆنی گۆڕان هەبوو لە ناو فراکسیۆنی کوردستانیش بە هەمان شیوە لە ئۆپۆزیسیۆنەکانی تریش ڕێی جیاواز هەبوو بۆیە ڕێیەکی سابت نەبوو بە ناوی ئەم فراکسیۆنەوە بەڵکو ڕێی تاکتاکی ئەندامانی پەرلەمان جیاوازی هەبوو. بەڵێ کاک نەریمان ئێوە وەکوەوەی بڵێن نوێنەرایەتی هاوڵاتیانی کوردستان دەکەن هەست ناکەن هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی لە ئێستادا پێشەوەی پشووی پارلەمان دەست پێ بکات چاوەڕێی پرۆژە و بڕیاری گرنگتر بوون لە پارلەمان لەوەی کە باس لە زیادکردنی امتیازات بکا بۆ خۆی؟ ئەوە پرسیارێکی لە جێی خۆیەتی ئێمە چاوەڕێمان دەکرد ئەو پرۆژە یاسایانەی کە زیاتر پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە بۆ خزمەتکردنی زیاتر بۆ خزمەتگوزاری بۆ شاکسازی بۆ دروستکردنی کەش و هەوایەکی باشتر بۆ خزمەتکردنی زیاتری هاوڵاتیان بەڵام ئەوە لە دەسەڵاتی ئێمە ئەندامانی پەرلەمان نییە خستنە بەرنامەی پرۆژە یاساکانە بەڵکو لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانەوە ئەو پرۆژە یاسانە دێتە پێشەوە خێراتر دەیخاتە پێشەوە یان دوای دەخا ئەوەش کۆمەڵە تێڕوانینی سەرۆکایەتی پەرلەمان کە لەلایەن دەسەڵاتەوە لەلایەن هەردوو حزبی دەسەڵاتەوە بەڕێوە دەچێت پەیوەندی بەوانەوە هەیە ئەوان ئەو بڕیارانە دەدەن و پەیڕەوی ناوخۆش دەسەڵاتێکی گەورەی داوە بە سەرۆکایەتی پەرلەمان لە یەکلاکردنەوەی ئەو بابەتانە و
ڕێگەی معارەزەبوون و ڕێگای ڕئیتری گرتووە کە ڕۆڵ ببینێ لەو بەرنامانەی کە لەناو وەڵەکانی پەرلەمانەدا دەدەنرێ. بڵێ کاک نەریمان لە ئێستادا ڕخنەیەوە لەیەوە دەگیرێت کەەوە هەمیشە باس لە بەفیڕۆدانی بودجە و بڵین کەمکردنەوەی امتیازاتی پلە باڵاکان دەکەن، بەڵام لەم مەسلەیە ئێوە بڵین نەتانتوانی یەکدەنگ بن لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و ئەم مەسلەیە ڕەتکەنەوە، ئێوەش بە شتێکی باشتان دەزانی و دەنگتان بۆدا. ئایا ئەمەش بەفیڕۆدانی سامانی گشتی نییە بە شێوەیەک لە شێوەکان؟ لە ڕوویەکەوە من لەگەڵ جەنابتم لە ڕوویەکی تریشەوە تێڕوانینی هەر ئەندام پەرلەمانێک بۆم قەزەیە تێڕوانینێکی شەخسی بوو. هەیە پێی وایە خۆی پێویستی بە پاسەوان نییە ئەم ڕێ ئەدا کە پاسەوان نەمێنێ، بەڵام ئەمە ڕێگری ناکات لەوەی کە سبەینی یاساکەش هەبێ ئەمە اختیاریە، ئەتوانێت ئەسڵەن پاسەوان هەر نەبات و پێویستی پێی نەبێ، بەڵام هەیە بە حکمی ڕابردوویەکی سیاسی بە حکمی ئەوەی لە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستانە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کووردا لە هەموو کێشەکانی ناوخۆی هەرێمی کوردستانە ئەم بابەتە پەیوەندی بە ژیانی تایبەتیوە هەیە و لە ئیجرئاتکردنی لە ناو ڕێزەکانی هێزی پێشمەرگە و دەستگای حکوومەت و پاشان لە سەردەمی شۆڕشە لەوانەیە ئەشکالێکی هەبێ قەنەعەتی وابێ کە پاسەوانی پێویستە و ئەندامی پەرلەمانیش ئەندامێکی باڵای لێپرسراوێتی لە هەرێمی کوردستانە کە بەو پێی کە پرۆژە چارەنووسازەکان و ژیان و ڕێچکەی سیاسی و ئیداری و قانونی لە هەرێمی کوردستان دەستنیشان دەکا بۆی هاتوچۆ زۆر دەکا و دەچێتە شوێنان پێویستی بەوەیە کە پاسەوانی لەگەڵ بێ بۆ هەر حاڵەتێکی تاریک کە ڕوو بدا. بۆیە تێڕوانینەکان فەردی بوو، هەبوو پێویستی پێی بوو، هەبوو پێویستی پێی نەبوو لە ڕوانگەی خۆی وە قسەی دەکرد هەرێکی پێ، بەڵام ئەمە بە شێوەیەکی گشتی کە ئەمە دانراوە ئەو کەسانی کە ڕێیان وایە پێویست بە پاسەوان ناکە دەتوانن پاسەوان نەبن ئەسڵەن، ئەوە کارێکی باششەوە گەڕانەوەی بودجەیەکی باشە و ئەوەشی کە پێی باشە کە پاسەوان هەبێ ئەتوانێت دوان ببە و هەیشە لەوانەیە پێویست پێ بێ ئەتوانێت چوارەکە ببە. بۆیە ئەمە اختیاریە و ئیجباری نییە بۆ هیچ ئەندامێکی پەرلەمان کە ئللا ئەبێ بیبات، بۆیە ئازادە ئەندامی پەرلەمان. کاک نەریمان پارلەمانتارێکی ئۆپۆزیسیۆن دەڵێت مافی خۆمانە پاسەوانمان بۆ زیاد بکرێت چونکە وەزیری وا هەیە دە پاسەوانی هەیە و دەشڵێت بڵین ئەم هەلا بڵێن زیادکردنی یەک پاسەوان هەلێکی کار بۆ کەسێکی کەم درامە زیاد دەکات. تۆ تا چەند هاوڕایت لەگەڵەمەیە لە کاتێککە دەزانین کە 111 پارلەمانتار هەیە و بەم شێوەیە 444 کەسیان لەگەڵدا دەبێت. ئەمە تا چەند کاریگەری لەسەر بودجە بێت. ڕێی تایبەتە بەو پەرلەمانتارە من حەزمەکە پرسیارەکەتان ڕوبەڕووی خۆی بکردایەتەوە. دیارە لەو ڕوانگەیەوە باسم کرد ئەو ڕوانگەیە کە ئەزانە پێویستی بە پاسەوانێکی زیاتر هەیە بۆ پێی کە تێڕوانینی بۆ مێژوو ژیانی خۆیوا لە شێوەی کارەکەی کە لە ڕابردووایان لە ئێستاشە هەتا تەنانەت کاری لیجانەکانیش فەرقی هەیە. بۆ نمونە ئەوەی کە لە بوارە سیاسیەکان و لە بواری هەواڵگری و ئاسایشی و هێزی پێشمەرگە ئەوانە ئێستا کار دەکات لە ئەندامانی پەرلەمان معارەزی زیاترن بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هەر تێڕوانینێکی سیاسی دش بەیەک و ئەوەش لە بوارە مەدەنی و خەدەمیەکانە لە ئەندامانی پەرلەمانە هەر موقفێکی هەبێ لەوانەیە سادەتر لەسەری بکەوێ. بۆیە تێڕوانینەکان جیاوازیەکی لەوەوە هەبوو کە چەند پێویستە کێ پێویستی نیە. بۆیە بەو شێوەش دانرا کە کرا بە اختیاری وەزیادکردنی پاسەوان لە هەرێمی کوردستان بە هەر جۆرێک بێ زیانێکی هەیە. بەڵام لە هەمان کاتە ئێمە لە هەرێمی کوردستان پێشتر دراسەمان کرد کە 6,000 پاسەوان لە هەرێمی کوردستان هەیە. شخصی وا هەیە نزیکەی 500 پاسەوانی هەیە. ئەمە ئەگەر بتوانین ئەو شخصانە کەەوە پێی یاسایە کە ئێستا لە بەردەست کاری لەسەر ئەکرێ و لەژنەی بۆ بەسراو لایەن سەرۆکایەتی هەرێمەوە ئێمە سەرۆکایەتی حکوومەت 50 پاسەوانی بۆ دانرابوو لە لەژنەی ناوخۆ ئێمە ڕئیمان وا بوو لە 20 زیاتر نەبێ بەڵام لە 24 گیرسایەوە زۆرینە لەگەڵ ئەوە بوو واتە 26مان لێ سندەوە و لە سەرۆکی پەرلەمان بە هەمان شێوە 50 بۆ دانرابوو کرا بە 24 و جێگرەکان بە هەمان شێوەی سەرۆکەکان بۆیان دانرابوو کردمان بە 12 واتە جێگری سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی پەرلەمان کردمان بە 12 ئەگەرچی ئێمە لەگەڵ ئەوە بووین تا حەدی 15 بێتە خوارەوە و هەر کاتێکیش پێویستی کرد بۆ ئیشێکی تایبەت ئەڕوات ئەتوانێت سرەیەک یان فەوجێک ببا بۆ ئیشە بەڵام ناکرێت ناوی بنێت پاسەوان و بەس تایبەت بێ بۆ ئیشی خۆی بکار کاتە پێویستی کردی با لەگەڵ خۆی. بەڵام خۆ دەزانین شتەکان بە زۆرینە و کەمینە یەکلای دەکرێتەوە. من پێم وایە ئەگەر بتوانین دوو لێپرسراوی هەرێمی کوردستان ئەگەرەک و پاسەوانەکان لێپسێنوە هیوا هەیە بە فەوج هەیەتی من پێم وایە بە دەیان ساڵی ئەندامانی پەرلەمان ئەتوانین پاسەوان
بگەڕێنەوە و بوجەکەشی بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان و تێڕوانەکەی تێش کە جەنابەت وتت وەکو وەزیر بۆیە لە هەموو پرینسیپەکان و لە مەراسیمەکانە ئەندامی پەرلەمان لە وەزیر لە پێشترە لە هەموو اعتیباراتە سیاسی و یاسایەکان لەو اعتیبارەوە ئەو ئەندامەی پەرلەمان داخوازی لەوە کرد کە پاسەوانی پەرلەمانتار پێویستە لەگەڵ پاسەوانی وەزیرەکان زیاتر نەبێ کەمتر نەبێ لەو ڕوانگەوە بوو بۆ بەراوردکردن لە ئەهمیەتی پەرلەمانتار و ئەهمیەتی وەزیر کە بەپێ هەموو مەراسیم و عورفەکان پەرلەمانتار لە پێشەوەی وەزیرەکانە. بەڵێ کاک نەریمان هەمیشە دەبیستین بڵێن فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن لە پارلەمان گلی و گازندەی ئەوەیان هەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دەست وەردەداتە کاری پارلەمان. بەڵام لە دانیشتنە پێنجقۆڵیەکەدا لە پرۆژەی ئۆپۆزیسیۆندا دەبینین باس لە هەموارکردنی پەیڕەوی ناوخۆی پارلەمان کراوە و وەڵامی لایەنەکانی بڵێن فەرمانڕەواش ئەوەیە کە نابێت ئەم مەسلەیە بکرێت بە مەسلەی باسکردنی نێوان بڵێن ڕێکەوتنە سیاسیەکان. ئایا هەست ناکەن ئەمەش دەسوەردانێکی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنە لە کاروباری پارلەمان؟ من پێم وایە ئەگەر ئێمە سێری تەبیعەتی بەڕێوەچوونی کاری پەرلەمانی بکەین لە هەرێمی کوردستان ڕاستەوە خۆ حەزب تەدەخل دەکا و بڕیارەکان لەوەندەی کە لە ناو پەرلەمان دروست نابێ ئەوەندەی لایەن دوو حزبی دەسەڵاتەوە دروست دەبێت و دەنێرێتە پەرلەمانیان ڕێیەکان پێدەگۆڕێ بۆیە واقعی کوردستان و ئەو تەنگشەیش کە لە هەرێمی کوردستانە دروست بوو قەیرانێکی گەورەی سیاسیە و ئەو پێنج لایەنەش هەڵسوڕێنەری و ئەساسیەکان لە هەرێمی کوردستان لەم بوارەدا و دانیشتنەکانیش لە نێوان ئەواندا و ڕێکەوتنەکان لە نێوان ئەواندا پێم وایە پێویستی بەوە هەیە کە شەرعیەتێکی قانونی پێ بدرێت لە نەتیجەدا و وەکو باسم کرد پەیڕەوی ناوخۆی هەرێمی کوردستان پەیوەندی بە کۆی سیستەمی سیاسی و پەرلەمانی لە هەرێمی کوردستان هەیە. بەڵام لە کۆتاییدا کاری پەرلەمانە کە تەداخل بکەن لەوەی کە پەیڕەوی باش نییە. لە کۆتاییدا کاری پەرلەمان و پەرلەمانتارانە کە گۆڕانکاری تێدا بکرێ. منش لەگەڵ ئەوە بووم ئەمە هەمووشمان لەگەڵ ئەوەن کە لە پەرلەمانە ئەم مەوزوعانە تاوتوێ بکرێ. بەڵێ کاک نەریمان گوێت لە ئێمەیە؟ بەڵێ ئەفو دەنگەکە بڕا ئێمەش لەگەڵ ئەوەن کە هەموو مەسئلە گەورە گرنگە چارە نووسازەکان لە ناو پەرلەمانە چارەسەر بکرێەوە لایەن نوێنەرەکانی گەلەوە چارەسەر بکرێت بەڵام ئەوە واقعی هەرێمی کوردستانە پێویستەکە ئەو واقعە تێبفەڕێ بۆیە بەو شێوە هاتووە و ئەگەر لایەنە حیزبیەکان ڕێک نەکەون لەسەر ئەم پرۆسەیانە من پێم وایە ئەندامانی پەرلەمانی نوێنەری لایەنەکان لە پەرلەمانی کوردستان ناتوان ئازادانە قسەی لەسەر بکەن بۆیە ئەو خواستە هاتوتە ئارەوە کە ئۆپۆزیسیۆن بە ناچاری ئەوەی کردووە کە دەسەڵاتدار کە لەلایەن یەکێتی و پارتیەوەیە پێویستەکە لە ڕۆژی پێشتر بەڵام لە نەتیجە هەر ئەبێت لە پەرلەمانە تاوتوێ بکرێەوە زیادە بخرێتە سەری و لێی لابرێەوە دەنگی لەسەر بدرێ و شەرعەتی پێ بدرێ. بەڵێ کاک نەریمان دوا پرسیارم گەر زۆر بە کورتی وەڵام بیتەوە ئێوە وەکو بڵێن پارلەمانتارانی فراکسیۆنی گۆڕان تا چەند هاوهەڵوێستن لەگەڵ ئەو کەمپینەی کە لەلایەن سێ پارلەمانتاری فراکسیۆنەکەتەوە بۆ هەڵوەشانەوەی خانەنشینی پارلەمانتاران و وەزیرەکان بڵێن ڕاگەیەنراوە گەر زۆر بە کورتی وەڵامم بیتەوە سپاس دەکەم. ئێمە ئەو کەمپینە زۆر پێمان خۆش بوو ئەو سێ هاوڕێمان بەڕاستی ئەو پرۆژیان بهێنایەتە فراکسیۆنەکە و لە فراکسیۆنەکە گفتوگۆمان لەسەری بکردایە و هەموو لایەنەکانمان لێک بدایەتەوە و پێشکەشمان بکردایە. ئێمە هەر لە سەرەتاوە وەکو فراکسیۆنی گۆڕان داوامان یەکێک لە داوا ئاساسیەکانمان ئەوە بوو کە ئەو کارانە ئەنجام بدەین بەڵام وەکو ئێستا ئەو سێ هاوڕێمان کە پێشکەشی کردووە خۆی بۆ خۆی وەکو بە شێوەیەکی مەبدەئی پرۆژەیەکی باشە بەڵام ئەبێت تاوتوێ و دراسە بکرێت و لە هەموو لایەنەکان و دەنگی بۆ کۆ بکەینەوە بەڵام وەکو بەداخەوە تا ئێستا لە فراکسیۆنی گۆڕان نەخراوەتە بەرنامەی کارەوە کە قسەی لەسەر بکەین و ئەمەش بۆچوونی فەردی و جیاواز هەیە لەسەر ئەو کەمپینەی کە جەنابەت باسی دەکەی. بەڵێ نەریمان عەبدوڵڵا پارلەمانتاری فراکسیۆنی گۆڕان لە پارلەمانی کوردستان سوپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆی NRT لە شاری هەولێر. بینەرانی ئازیز تاوتوێی ئەمڕۆمان کۆتایی هات تا تاوتوێیەکی تر بەخواتان ئەسپێرم و هەر شاد بن.